موچەخۆران گیرفانیان بەتاڵە و چاوەڕێی دابەشکردنی موچەن. حکوومەتی هەرێمیش بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی گەیشتنی پارەکەی بەغدایە. ئەمە دەرەنجامی ئابووری بەناو سەربەخۆیە کە چەند ساڵە دەسەڵاتدارانی هەرێم بانگەشەی بۆ دەکەن. بە پێی زانیاریەکانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان، وەزارەتی دارایی 413 میلیارد دیناری لە داهاتی نەوت و ناوخۆ و خاڵە سنووریەکان لە بەردەستدایە کە بەشی لە سەدا 56 موچەی هەموو موچەخۆران دەکات بە لێبڕینەوە، بەڵام دەست بە دابەشکردنی ناکات. لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هێشتا وادەی دابەشکردنی موچەی مانگی 4 دیار نییە. وڵاهی ئەوەی کێمە بە دوواداچوونمان کردوێ بۆ ئەو بودجەی کە لە بەردەست حکوومەتە ئەوەی کێمە ئاگادار بین دوێنێ ئەنجومەنی وەزیران بڕێنی موچەکەی کەمتر کردوێتەوە یا ئەو منحەیی کە تەمیلی وەزارەتەکان کراوە کردوێتی بە لە 182 ئەوەی کە چاوەڕوان دەکرێت حکوومەتی عێراقی تاکو ئێستا پارەی نەداوە بە وەزارەتەکانی خۆی لە دوای ئەوەی کە توانرا ئەو سیولەی لە بەردەم حکوومەتی عێراقیە بێ بۆ دابەشکردنی موچە لە وەزارەتەکان ئەو کاتە کە 320 میلیارد دینارەکە نێردرا تەسەورەکەین ڕاستەوخۆ حکوومەتی هەر تاکو ئێستا دیاری نەکراوە. وڵاتانی جیهان لە کاتی سەرهەڵدانی قەیرانی ئابووریدا بۆ سوکردنی بارگرانی سەر هاوڵاتیان پارە دەخەنە بازاڕەوە. حکوومەتی هەرێمیش بە پێچەوانی هەمووان پارە لە بازار دەگرێتەوە. ئابووری ناسێک دەڵێت دابەژنەکردنی بووەتە هۆی وەستانی جوڵەی بازار و پێویستە حکوومەت ئەو داهاتەی لە بەردەستیدایە تا پارەکەی بەغدا دەگات دابەشی بکات. دابینکردنی موچە تەنها گرنگی بۆ فەرمابەران یا بەڵکو بۆ بازاری هەرێمی کوردستانی شێتی بۆ پێی تاکە سەرچاوی هەڵسوڕان و زیادکردنی خواست لەسەر کاڵا و شمەک بریتە لەبوونی موچە لە هەرێمی کوردستان بۆ پێی سەرچاوی سەرەکی دابینکردنی زیاد لە 1,250,000 کەسە لە هەرێمی کوردستان کە ئەمانە خواستیان لەسەر بازار زیاد دەبێت لە کاتی دابینکردنی موچەکانیان. بۆیە هەر کاتێک موچە دوا بکەوێت یاخود لێبڕینێک هەبێ یاخود بۆ ناوەی کە پاشەکەوت هەیە یاخود بە چەند ڕۆژێک بە چەند مانگێک موچەیەک بدرێت کاریگەی ڕاستەوخۆی لەسەر بازارە بێت. هیچ کاتێک گرنگی بە بازار نەدراوە لە کاتی قەیرانەکانە ئەکرا بە دەر لەوەی کە کێشەمان هەیە لە دابینکردنی موچەیە لە دواکەوتنی لە لێبڕینی ئەکرا بە ڕێگەدان بە لایەنی بە گرنگیدان بە کردی گەشتیاری بە پیشەسازی هەروە بە کەرتەکانی تر بە کردی کشتتوکاڵی ئێمە بازاری هەرێمی کوردستان ببوژێنینەوە. لە حکومەتی هەرێمی کوردستان پێویست بە ئەو بڕەپارانی کە ماگانە دەستی ئەکەوێت ڕاستەوخۆ دابەشی بکا بەسەر فەرمانبەرانە. هەرچەند وەکو خۆم لەگەڵ لێبڕین و پاشەکەوتانین بەڵام هەر هیچ نەبووایە بە 30 ڕۆژجارێک بۆ پێی کە داهاتەکان چەنە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت موچە دابیکا بۆی هەر هیچ نەبێت جوڵەی بازاڕنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان 1,250,000 موچەخۆری هەیە. مانگانەش بۆ موچەی تەواو پێویستی بە 895 میلیارد دینارە. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش بڕیار دراوە بۆ مانگی 4 لە 118 موچە ببڕدرێت. بە مەشکۆی موچە دەکاتە 733 میلیارد دینار. حکوومەتی هەرێم بەهۆی گەندەڵیەوە بە جۆرێک تووشی شکست بووە. ئەگەر بەغداش 320 میلیارەکە بنێرێت ناتوانێت موچەی تەواو دابەش بکات.